باسی گرفتی دەوالیەکەین و بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر بنار جەلالمان کردووە کە پسپۆڕی نەشتەرگەری سنگ و بۆریەکانی خوێنە بزانین دەوالی چۆن دروستە بێ هۆکارەکان چیە چۆن خۆمان پارێزین. دکتۆر بانیت باش بەخێر بێت. دەوالی چییە لە کوێ دروستە بێت؟ گەربین پێناسەیەکی بکەین بریتە لە ئەمە وێنەی قاچیان بۆ داناوین لێرە تەوا خۆیەتی بریتە لە کشان و تەنەکبوونەوەی دیواری خوێنهێنەرەکان بۆ زیاتر لە 3 میلیمتر لە حەجمە ئاساییەکەی خۆی و لول پێچ خواردنیشیان زیاتر لە ئەتوانین بڵێن لە هەموو شوێنێکی جەستەیان ڕۆیات بەڵامەوەی کە زیاتر کە باوە لە ناو خەڵکە و زۆر تریژ ڕوئات لە پەلەکانە ڕۆیە بە تایبەتی لە قاچەکان و پەلەکانی خوارەوەیە. لەکوێ زیاتر ئەشە بیبینین؟ دەوالی لە هەموو کەسێکا ڕوئات بەڵام ئەو کەسانی کە کێشیان زۆر بێت زۆر بە پێوە ئەوەستن چانسی توشببوونیان بە دەوالی زیاترە. یەکێک لە سەبەبەکانی دەوالی سکپڕی خانمانە. سکپڕی یەکێکە لە هۆکارە گرنگەکان کە زۆر خانم لە دوای سکپڕیویان بەسەر سکپڕیەوە تووشی دەوالیە بن بەڵام بێت چاوەڕوان بێت تاسکەکەی تەوا بێت ئەنجا بیر لە چارەسەر بکاتەوە. هەروە هۆکاری بۆ ماوەیی زۆر بۆی هەیە لە عیلەکانە بۆ ماوەیی کە کەسانی پێش خۆشیان هەیان بوو ئەمانش چانسی توشبوون بە دەوالیان زۆرە بێت. زۆر باشە باشە چۆن هەستی پێ بکەین تەنها بوو چۆن هەستی پێەکەین دەوالی خەڵک زۆر بەغەڵە لی تێگەشت و ئازانێت ئازار دروستەکان لە قاچە جاری وایە نەخۆشیێت کە هەڵێ تووشی دەوالی بووم ئازارێکی زۆرم لە قاچە هەیە بەڵام ئازار دروست ناکات دەوالی ئەگەر ئازاریش دروست بکە ئازارەکەی تەنها لۆکەڵیە و قاچەکان هەست بە قورسایی یەکات بەڵام ئەگەر یەکێک دەوالی هەبێت هەستی پێکات ئەوەیە کە دەمارەکانی تۆزێک ئاوسێت و دەرەکەوێت ئەمێنێت تەواوە ئەمە دەرەجەیەکی پێشکەوتوی دەوالی بوو ئەوە چکە گەرباسی دەوالی بکەین سامە لێرە جوان دەرکەوتووە کە دەوالیەکان دەمارەکانی لەژێر پێستەکە جوان دەرکەوتووە و خوڕوو دروستەکات ئازارێکی کەم لەو شوێنەیە دروستەکە و قاچەکە قورسە بێت بەگشتی 6 دەرەجەی هەیە دەوالی لە دەرەجەیەکەوە تا دەرەجە 6 لە دەرەجە یەکە تەنها لەژێر پێستەکە وەکو ملولەی خوێنەکان دەرەکەوێت پێڵن سپایدەر ڤینس یعنی وەکو جاڵجاڵۆکە دەرەکەوێت وەکو پێی مێروەکان کەمە دەرەجەیەکی زۆر سەرەتاییە لە دوای ئەوەی تر وردۆرە دەرەجەکانە گۆڕێت دەتوانین بڵێن دەرەجەیەکی دەرەجە دووەکەی دەوالیەکان دەرەکەوێت دەرەجە سێکەی قاچەکە ئاوسێنێ دەرەجە 4 خوران و پەڵەی دەرەکەوێت لە پێستا دەرەجە 5ەکەی قورحەیە خودبرین دروستەکە و چاک بۆتەوە لە دەرەجە 6ەکە برینەکەی بە ئاشکرا دیارە لەژێرچەوە. بەڵێ بگومان بینەرانی خۆشەویستە ساتوان لە ڕێی تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات پرسیارەکانیان بنووسوی مەژوڵامیان بینەوە یەکێک لە پرسیارەکانە لە بەکارهێنانی لەیزەر بۆ لابردنی مو ئەبێتەوەی دروستبوونی دەوالی بە هیچ نوعێک نابێتە هۆی توشبوونی دەوالی نەخێر. باش ئەڵێ پرسیارشتی ئەڵێ دەوالیەکەی من زۆر بە ئازارە بەڵێ ئەشێشتی واڕوبێت کاتێک ڕۆیا گەر دەرەجەکەی پێشکەوتوو بێت وەکو باسمان کرد لە دەرەجە 4 یان 5 یان 6 بێت ئەگەر برینی لەگەڵا بێت ئەنجە ئازار دروستەکە بەڵام ئازارێکی زۆر ئەگەر لە ئەژنۆ لە قاچەکانە هەبێت ئەوە زیاتر هۆکاری جومگە و ئێسکەکانە یا فقراتی پشتەوەک لەوەی کە بڵین دەوالیەکەیە. دەوالیەکی زۆر وەکو پرسیارەکە هاتووە ئەڵێ بێتەوە ئەوەی تەنگە نەفەسی و ئەوە دروست بکات لە یەک حاڵەتە ئەوە ئەکات ئەگەر هاتوو خوێنەکەی تیا بمێت بێتە هۆیەوەی کە دەمارە قوڵەکانیش بگرێت ئەو کاتە مەسەڵەن بڵێ جەڵتەیەکی سی دروست دەکات بەڵام ئەوە لە حاڵەتێکی زۆر دەگمەنە توێن بڵێن لە 10,000 کەس ئەگەر حاڵەتێکی وا ڕووبات. خانوێک پرسیارەکە لە دوای دووجانی توش بووە لەسەر دووجانی توش بووە ئەڵێ دوای تاوابوونی کاتی دووجانیەکە ئەچێتەوە باری ئاسایی خۆی یاخود قورسە بەڵام ئەتوانێت ڕێگری لێ بکات کە زیانەکات بەڵام کاتێک کە دەوالی دروست بوو قورسە بگەڕێتەوەی کە هیچ دەوالیەکی نەبوو بێت چەند پرسیارێک هەر ئەو قسەی بەڕستەگەن ئەڵێ ئێمە توش بوون بەستی بکەین بۆی کە زیانەکات زۆر چاکەوە ڕێنمایی زۆر هەیە یەکێکیان گرنگترینیان گۆڕینی لایفستایلیان یانی گۆڕینی شێوازی ژیانیانە کە لە یەکێکەوە کە زۆر نەجوڵێت دەست بکات بە جوڵە ئەگەر کێشی زۆرە کێشی داببەزێنێت وەرزشکردن زۆر زۆر گرنگە جوڵە زۆر زۆر گرنگە بۆ ئەو کەسانی کە زۆر بە پێوە ئەوەستن یەکێکە لە هۆکارە هەرە سەرێکیەکان لەبەرەوە گەر کەسێک لە ڕۆژێکە مەسەلەن سعات 2 سعات بەسەرێکەوە ئەوەستێت باشتر وایە لە نێوانەکە ئیستراحەتێک وەربگرێت قاچەکانی بجوڵێنە قاچی بەرز بکاتەوە ینی بە گشتی وەرزش بکات و جوڵە زۆر بکات بۆی کەمی کاتەوە قەڵەوی شۆکارە قەڵەوی هۆکارێکی سەرەکیەوە کێشی دابوەزێنێت باش و ئەو کەسانی کە دەوالیان تیا دروست بووە باشترین شدەوەیە کە
پێڵەن گۆرەوی دەوالی یان گۆرەوی نەشتەرگەری ئەمە چ کات لە پێ بکەن ئەو کاتانی کە لە کارەکەی خۆیەتی کە لە ناو ماڵە ئیشەکە گەر خانم بێت ئەگەر پیاو بێ مەسەلەن لە کاتی کارەکە زۆر ئەوەستن بە پێوە ئەو کاتانە بە بەردەوامی ئەبێت لە پێیان نابێت تەنها لە کاتی ئیسراحەت یا لە کاتی کاتی خەوە لا ببرێت ڕاستە شعورێکی زۆر ناخۆشی ئەیاتێ هەستەکە قاچەکەی گوشێخ بەتایبەتی لە هاوی هەستەکە گەرمایە بێت ئەی خوێنێ بەڵام ئەو بەشێکە لەوەی کە نهێڵە دەوالیەکەی زیاد بکات باشە کۆمەڵێکی زۆر پرسیاری ئەوان کردووەڵێن دەرزیمان بەکارهێناوە چارەسەر بنەڕەتیەکان چین هەمووی پێویست بە چارەسەرەکە هەموو جۆرەکانی بەڵێ وەکو باسمان کرد لە سەرەتاوە چەند دەرەجەیەکی هەیە لە دەرەجەیەکە کەیاوی کە وتمان وکو تەنها مولو لە خوێنەکانە لەژێر پێستا ئەوە چارەسەرەکەی پێویستی بە چارەسەر نابێت دەگەر یەکێک بیوێ چارەسەری بکە هۆکاری جوانکاریە زیاتر بە لێزەر چارەسەر ئەکرێت لای پزیشکانی پێست و جاریوای لای خۆشمە چارەسەرەکرێت بەڵام دەرەجەکانی سەروتر بە پێی دەرەجەکەی و بە پێی حاڵەتی نەخۆشەکە ئەگۆڕێت ڕێگە چارەسەرەکان ئەوەتەیاوەتە گۆرەوی دەوالی بۆ بەکارهێنی لەگەڵ یا چەند جۆرە حەبێک هەیە کە بەکارهێنن پێکاتی سروشتی تایە لەو پێکاتە سروشتیانەوە کات کە دیواری خوێنهێنەرەکان بەقوەتر بێت و گرژ ببن تا ڕادێک لەو حەدەی خۆی ئەهێڵێتەوە نیە بنبڕی بکات بەڵام ئەگەر پتێ بنبڕی بکەیت لە دەرەجە سێ بەرەو سەرەوە پێویستە کات حەلی بکەیت حەلەکانیش یا ئەوەتە لە ڕێگەی دەرزیەوە کرێت دەرزیەکە مادەیەکە کەفێک دروست ئەکات و یەکەیتە ناو دەمارەکەەوە وردەوردە بە دیواری دەمارەکە نووسێ و خوێنی تیامەیە وردەوردە دەمارەکە لە ناو ڕق ئەکات و ئەی سووتێنێ و ئەپوکێتەوە ئەمە دەرزیەکەیە ڕێگای تر هەیە لە ڕێگەی قەستەرەوە ئەکرێت کە پێڵەن قەستەرە مینیمال ئینڤیزە ئەمە چەند جۆرێکی هەیە جۆرێکیان ئەوەیە ئەچێت گلو بەکارهێنێ یاخود کەتیرەیە لە ناوە ئەچێت لەو شوێنانەی کە ناتەواوە ئەو گلوەی تێکات و زەختی لێکات دەمارەکە ئەپوکێنێتەوە و ئەیوەستێنێ جۆرێکی کە لە قەستەرەکان یا لای خۆمان پێڵێن لێزەر ئەم لێزەرە دوو جۆری هەیە یا لێزەری ئاحتیادی یاوەتە لێزەرە شەپۆلی ڕادیۆیی بەکارهێنێت بۆی گەرماوە دەمارەکان ئەسووتێنێت و ئەیپوکێنێتەوە و کێشەی بۆ دروست ناکات و لە کۆتایی شاگەر ئەوانە هیچیان استفادەیان نەبوو ئەگەڕێنەوە بۆ نەشتەرگەریەکە ژەوەیە کە هەڵە دڕێت و دەمارەکە گرێدرێت و دەرەهێنرێت پرسیارێکترەڵێ لەسەر قاچم پەڵەی شین دەرەکەوێ هەندێک جار ئەوان هەر بە دەوالی نییە دەوالی و کووتمان ئەبێت دەمارەکە دەرکەوێت و لول پێچ بێت لە ژێر پێستا هەستی پێبکەی ئەنجاڵی دەوالیە ئەو پەڵانە زیاتر ڕەتی نییە بە دەوالی دکتۆر بنار لە کوێی تری لە شا زۆر باوە کە دروست بێ بەدر لە قاچەکان دەوالی وکو باسەکەن لە هەموو شوێنێکە ڕوئەیات لە قاچەکانە لە هەموو شوێنێک زیاترە بەڵام زۆر هەبێت کێشەش دروست بکات زیاتر لە پیاوانە کە باسەکرێت لە دەوالی گونەکانە ئەوان کێشەی چی دروستەکەوە بەنمونە نەزۆکی دروستەکە ئەگەر زۆر بمێنێتەوە و درێژخایەن بێت ئازارێکی بێت هەست بە قورساییەکەن لە گونەکانە و ئەگەر زۆریش بمێنێتەوە پستان خاتە سەرگونەکانی یەکێکە لە هۆکارەکان بۆ نەزۆکی ئەوەش خەر پسپۆڕی بەڕێستان چارەسەریەکە یاخود ئەمە لە لای دکتۆری نەشتەرگەری میز و گورچی لە چارەسەرەکرێ زیاتر لە لای نەشتەرگەری گشتیەکان ئەوان زیاتر چارەسەریەکەش لایەنی بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی بەتەکیدێکێکە لە هۆکارە سەرەکیەکە لە خێزانەکە هەبوو یعنی احتیمال زۆرە لە نەوەکانی داهاتووشیانە سەر هەڵباتەوە بە تایبەتی ئەگەر خانم بێت لە ڕێگەزی مێ هیچ بارودۆخێک هەیە کە دەوالی پێویستی بە چارەسەری کتوپڕ بێ لە چارەسەری کتوپڕی نییە چونکە دەوالی نەخۆشیەکی خەتەر نییە تەنها حاڵەتەوەی ئەگەر بەعزە جارێک دەوالیەکان زۆر گەورە بووە و تووشی خوێنبەربوونە بێت بەڵام خوێنبەربوونەکەی زۆر کەمە یعنی مەترسی دروست ناکات لەسەر ژیان ئەتوانێت بەس بە پستان خستنە سەری بیوەستێنێ ئەگەر ئەوە نەوەستا توانێت سەردانی نەخۆشخانە بکات لەوانەیە پێویست کات بۆی بپێچرێت یان ئەگەر پێویستی کرد تەقەڵێکی کەمی بۆ لێ بدرێت و خوێنبەربوونەکە ئاوەستێنێ جناوەکوتر حاڵەتێکی ئیمەرجنسی نییە پرسیارێک ڕەنگە دووبارەش بێ بەسەر داوای کردەوە ئەڵێ سەرەتای دەوالی چۆن بیناسینەوە بۆی وا بکەین نەگاتە چارەسەر پێویست بووکو پێناسەکەی لەژێر پێستا هەستی پێکات دەمارەکان لولیان خواردەوە وەکو گرێیان وەکو دەمارێکە چۆن لە دەستا دەرەکەوێت دەمارەکان لە قاچەکە دەرکەوتوو لەگەڵ کاتە زیە ئەکات قاچ قورسایی دروستەکە لە قاچەکە هەستەکە قورس و بەدوایە نایەت و جارجار خوران دروستەکە یان پەڵەی زەرد یان ڕەش دروست دەکات ئەمانە ئەتوانین بڵین نیشانە سەرەتایەکانی دەوالین کە دەرەکەوێت ئەگەر یەکێک کارەکەی وا بێ زۆر بە پێوە بوەستێ چی بکە بەوەی کە
دوور بێت لە دروستبوونی دەوالی یاخود ڕای بگرێ ئەگەر دروستیش بووە. یەکەم شت ئەگەر کێشی زۆر وە بێ کێشەکەی داگرێت. دومین شت ئەگەر بۆ مودەی زۆر بە پێوە بوەستێت باشتر وایە لە بینی کولی هەموو سەعاتێکە 5 دقه دقه جارێک قاچەکانی بەرز بکاتەوە یان شوێنەکەی بەجێ بێڵێ ئەگەر توانی هاتوچۆیەکی سەریع بکات و بگەڕێتەوە. گرنگترین شتیژەوەی ئەو کەسانی کە هەیەە گۆرەوی دەوالی بەکاربێنن. زۆر تەکی دەکەینەوە کە گۆرەوی دەوالی لە کاتی کارەکەیە لە کاتی کارەکەیە کە بە پێوە وەستاوەیان کارەکەی درێژخایەن و زۆری پێچیان لە سەفەرایە باشتر وایە کە گۆرەوی دەوالی بەکاربهێنن. یان ئەو کەسانی کە زۆر دانیشتن قاچ لەسەر قاچدانان شتێکی باش نییە. ئەو کەسانی کە هەشیانە بە شەوان کە ئەخەون قاچیان بەرزکەنەوە باشترە بۆی خوێن بگەڕێتەوە بۆ قاچ و دەوالیەکانیان بێتەوە. وەرزشکردن تا چەند کاریگەری وەرزشکردن ئەبێتە هۆی ئاکتیڤکردنی سوڕی خوێن زۆر ئەگەڕێتەوە و خوێن ناوەسی لە قاچەکانە یعنی شتێکی زۆر زۆر باشە. بەڵام هەندێک وەرزش هەیە وەکو پاسکیل سواری یان لە سکوات ئەوانە تۆزێ زەخت زیاکە لەسەر دەمارەکان و هەبێتە هۆی زیاکردنی. ینی بازە وەرزش هەیە کە زیاتریە کات وەگلەوەی کە چاکی بکاتەوە. ڕۆشتنی ئاسایی بەلاوە باشترە یاخود چی؟ ڕۆشتنی ئاسایی زۆر باشە. ڕۆژانە ئەگەر بکرێت سەعات زیاتر بڕوات بەڕێوە بەڵام ڕێکردنێکی تۆزێ سەریع وکوونێ بێ بە پیاسە بێریان لە خانمان هەیەڵە لە ماڵەوە هەر بە پێوە و ئەجوڵێمەوە ئەو بە وەرزش حساب نییە. جوڵەیەکی خێرایی هەبێت کە تۆزە هیلاکی بکات ڕۆژانە سەعاتێک بیکات ئیسفادی زۆر لێ. بابەتێک کە دوورۆژان پیاوان پرسیاریان لەسەر کردو دووبارە ئەڵێن دەوالی گوند چۆن بناسرێتەوە ئایا ئازارێکی زۆر دیاریکراوی هەیە؟ ئەوی شەروک و دەوالی قاچ عینەشت قورساییەکێ بێت لە گونەکانە هەست دەکات هەموو کات یا هەندێک زۆربەی کات کا خاصن کە زۆر بە پێوە بوەستێت هەستەکە قورساییەکی هەیە وەکوتر نیشانەیەکی تری ئەو تۆی نییە. بەڵام ئەگەر بێ محاولەی دروستکردنی مناڵ بکات و سەر نەگرێت فەحس بکات مەسەلەن لە فەحسەکە دەرکەوت بێت کە کەمە ڕێژەی سپێرمەکانی ئەو وەختا توانێت دۆپلەرێ بکات یان سۆنەرێکی ملەوەند بکات دەرەکەوێت کە دەوالی هەیە جنا نیشانەیەکی ئەو تۆی نییە کە بڵێ هیچ نەخۆشێکی درێژخایەن هەیە کە دەوالی زیاب بکات یاخود نەخۆشی درێژخانەکان کاریگەریان لەسەر دروستبوونی دەوالی هەیە؟ ئەو نەخۆشیانی کەواکە نەخۆش زۆر لە جێیا بکەوێت ئەو نەخۆشانی کە دەرمان وەرەگرن دەرمانەکە بێتەوە هۆی قەڵەوی کەوەش بێتەوە ناڕاستۆخۆی کارەکاتەوە سەر دروستبوونی دەوالی. هەندێک کەسەیە مەسەلەن لیمفەگریان دروست بووە لە ڕانیانایان لە ناوسکیانە ڕێگرە بێت لە جوانگەڕانەوەی خوێن کەمەش ئەبێتە هۆی سەبەبێک بۆ دروستبوونی دەوالیەکان. دکتۆر بنار ئێوە ڕۆژانە حاڵەتا بینن خەڵک گرفتی لە چیا هەیە یاخود لێک تێنەگەیشتن چی هەیە لەم بابەتە؟ پرسیارەکەن ئەڵێن ئایا نەشتەرگەریەکە خطوڕەی چییە؟ ئایا گەر چارەسەرمان کرد سەر هەڵەیاتەوە یان نا وەکو باسیشمان کرد ئەڵێ ئازارێکی زۆرم هەیە بەڵام دەوالی و ئازارە دروست ناکە لێک تێنەگەیشتنێکە کە ئەمە بەهۆی جومگە و بەهۆی ئێسکەکانەوە زیاتر وەک لەوەی کە دەوالی بێت. بەڵام ئەگەر پرسیاری سەر هەڵانەوە ئەکەن دەوالی کە نەشتەرگەری بۆ کرایان چارەسەر کرا لە هەمان شوێنە سەر هەڵنایەتەوە ئەوەی کە ئاڵێ نەشتەرگەریم کردو و سەری هەڵاوەتەوە دەرزیم کردو سەری هەڵاوەتەوە ڕاستە سەری هەڵایەتەوە بەڵام لەو شوێنەیانە لەو کاتەیە بەڵێ لەو کاتەیە دەمارەکان دەرنەکەوتون تا بڵێ چارەسەری وەربگرێت بە تێپەڕبوونی کات ئەو دەمارانە لە شوێنێکی ترا دەرەکەون ئەو نەخۆشەکە وازانێ سەری هەڵاوەتەوە بەڵام ئەوە هینی تازای لەو شوێنەیە دەرکەوتووە. زۆر باشە. نەخۆشی شەکرە و بەرزی فشاری خوێنەوەوانە هیچ کاریگەریان لەسەر دەوالیە بێت؟ کاریگەریەکی ڕاستۆخۆیان نییە لەسەری بەڵام ئەگەر کەسێک شەکرەی هەبێت ئەگەر قاچی بەهۆی دەوالیەوە تووشی برین بوو برینەکەی درەنگ ساڕێژەبێیان ئەبێتە هۆی ئەوەی کە هەو بکات کەوە ئەو وەختە چارەسەرکردنەکەی قورستر ئەبێت. باشە پرسیارێکا توواڵە داوالیم هەیە و خورانی زۆرە کاریگەری هەیە بەڵەوە یەکێکە لە نیشانەکانی دەوالی و کە دەرەجەکەشی پێشکەوتووە ئەتوانین بڵێن دەرەجە چواریەتی چارەسەری پێویستە بە تەکید. باشە پرسیاری دوای ئەو باسی دەموچاوەکەڵم بەسەر پێستی دەموچاوم ئەو دەمارانە دەرکەوتووە عادەتەن ئەگەر پێستیان ناسک بێت یان سپی بن و کەسانی کە زۆر سپین دەمارەکانیان هەر بەگشتی دەرئەکەوێت جاگەر هاتوو وەکو دەرەجەیەکەکە بوو کەی کەوتمان وکو قاچی مێرو دەرەکەوێت و جاڵجاڵۆکەیی پێڵێن ئەوە کێشەیەک دروست ناکات و چارەسەریشی ناوێت. باشە کەواتە ئەکرێ لە هەر شوێنێکی لەشا بێت دەربکەوێت بەزابێت لە هەموو شوێنێکی لەشا دەرەکەوێت ئەکرێ لە قۆناغەکانی سەرەتاشا پێویست بە هیچ چارەسەرێنەکە لە قۆناغی سەرەتایەکانە چ پێویستی بە چارەسەری زۆربەی کات. باشە بێگومان زۆربەی پرسیارەکانمان وەڵامدایەوە شتێک ماوە کە بەڕێزت پێمانی بڵێ بە بینێران بەو چارەخوازانەی کە دێنە لای بەڕێستان بەس ئەوەنە هیوای سەرفرازی و باشیان بۆ خوازم و شەڵا کەس پێویستی بە نەخۆشخانە و نەخۆش نەبێت. زۆر باشە کۆتا پرسیار کە زۆر ترساوە ئەڵێ گەر
خانمان لە قاچیانە دروست بێ ئەچێتە ناولەش و دیواری مناڵان و ئەو شوێنانەوە قورسەنە هەر لە قاچەکە ئامێنێتەوە چکە لە خوێنهێنەرە ڕووکەشەکانە لە ژێر پێستایە قورسە بگاتە ئەو شوێنانە بەڵام ڕوویاوە بەڵامەوە علاقینی بە دەوالی قاچەوە و بەجیا لەو شوێنەیە ڕوویاوە شتێکی تایبەتەوە نیە بڵێ بەهۆی ئەوە تووشی ئەوە بوو بێت دکتۆر بنار سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ ئێوەش سەلامەتی بۆ بەڕێست و بۆ هەموو بینەرانی خۆشەویست